هەموومان بە شانازێکی گەورەوە لێرە ئامادەین لەسەر مەزاری پیرۆزی ڕابەر و خۆشەویست و سەرکردەی گەلەکەمان هەواڵی بەڕێز مامجەلال. مامی گەورە و خۆشەویست، لێرە هەواڵانت یار و یاوەران و خۆشەویستان و دۆستانت هەموو ئامادەن بۆ دووبارکردنەوەی وەفا و ڕێز و ئەمەکداریمان بەوەی کە لە ماوەی ژیانت بۆ کورد و کوردایەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەرخانەکەیت و بەڵێنە دەیت ئەو بەرنامە و پلانانەی کار لە سەرەتای دامەزراندنی یەکێتی ئەوانەیە دادنا خۆناغ بە خۆناغ لە خۆناغی شۆڕشی گەلەکەمان پاشان ڕاپەڕین و پاشانیش لە سەردەمی حکومڕانیدا و ئەو پلانانەی کە هەبووە بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگەی کوردەواری ئێمەمانان بەردەوامە بین لایەنگرانت خەڵکی کوردستان بە وەفاوە هەم لە هەوڵ و تێکۆشان و ڕابردوو دەڕوانێن و بە هیواشەوە سەیری داهاتوەکەی دەست لە سەرسنگ هەموو وەستاوی بۆ دووبارکردنەوەی ئەو عەهد وەفایە بۆ نواندنی ڕێزی بێپایانمان. درود بۆ گیانت، سڵاو لە گۆڕت بیرمان ناچی هەتا ماوی لە وجدانماندای. هەواڵان زۆر سوپاس لە وەکو مەکتەبی پەیوەندیەکانی هەواڵانی سەرکردانی کە لێرە ئامادەین و کارمان بۆ هەواڵانی کردی هێماشی لە مەکتەبی پەیوەندیەکان پێشانگایەکی وێنە جوانەکانی و سەرکردە قارەمانان دەگەینەوە خۆی تا لە ژیانە وتی خۆشگەن وێنەکانی نەی شوێنەکە هەڵبوەستێ بەڵام وتی کە لە دوای ئەوەی خۆم وەفات دەکەم یا لە ژیاندا نامێنێت ئەو کاتە